بەڵێ ئێمە وەک بزوتنەوەی گۆڕان هەڵوەستی خۆمان ڕاگەیەنی سەبارەت بەو بانکێشتەی ئەنجومەنی وەزیران کە کردوێتی داوا لە هێز و لایەنە سیاسیەکانی بەشدار لە حکوومەت و پەرلەمان دەکابوو کۆبنەوە لەگەڵیان بۆ لێکۆڵینەوە یاخود باسکردنی شەفافیە لە داهاتی نوت و سەرفیات و ئەو قەیرانە دارایی هەیە. ئێمە وەک بزوتنەوەی گۆڕان بەشداری لەو کۆبوونەوەی ناکەین و ئێمە پێمان وایە تاکە دامەزراوە کە ئەرچی چاودێریکردنی ئەدای حکوومەتە لەوەی کە شکستی هێناوە یا سەرکەوتوو بووە و تاکە دامەزراوەی هەڵبژاراوی خەڵک کە کاری ئەوەیە کە وردبینی و لێکۆڵینەوە لە داهات و لە سەرفیات بکات پەرلەمانی کوردستانە. ئەنجومەنی وەزیران بەم هەڵوێستیان و بەم کار و بەم داواکاریان جارێکی کە دەیانەوێ بەرزترین دامەزراوەی شەرعی ئەم هەرێمە کە نوێنەری هەموو خەڵکی کوردستانی تێدایە کە پەرلەمانی کوردستانە بەلاوی بنێن و بەشێک لە شکستی حکوومەتەکە بخەنە ئەستۆی لایەنەکانی تر. بۆیە ئێمە پێمان وایە بزوتنەوەی گۆڕان نابێ بەشداری لەو کۆبنەوەی بکات و خەڵک چاوەڕێ ئەوەی دەکرد کە حکوومەت شکستی خۆی ڕابگەێنێ و داوای لێبوردن لە خەڵک بکات لە ئەنجامی ئەم هەموو سیاسەتە چەوتە دارایی و ئابووری کە پەیڕەوی کردووە. ئەگەرچی بەلای ئێمەوە ئەولەویەت لە کارەکانی ئێمە ئەولەویەت لە داواکاریەکانی ئێمە باشکردنی گوزەران و بژێوی خەڵکی کوردستانە، بەڵام ئێمە بۆ ئەم مەبەستە پرۆژەیەکی متەکامیلمان چەند مانجێک لەمەوە پێشکەش کردووە و ڕامانگەیاندووە و هێز و لایەنەکانی تریش هاوشێوەی پرۆژەی ئێمە پرۆژەیان ڕاگەیاندووە، ئابووری ناس و کۆمەلگای مەدەنیش پرۆژەیان ڕاگەیاندووە. ئێمە پێمان وایە تاکە ڕێگا بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە دارایی و ئابووری کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە لە ئەنجامی شکستی ئەم حکوومەتە پەیڕەوکردنی ئەو پرۆژەیە و جێبەجێکردنی خاڵەکان و ناوەڕۆکی ئەو پرۆژە دارایی و ئابووریە کە پێشتر ڕامانگەیاندووە.